سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ماوەیەکە باز لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکرێت باز دەوە دەکرێت هەندێک خەڵکی دەستڕۆیشت و هەندێک کۆمپانیا بە شێوەی نایاسایی کاڵای نایاسایی دەهێنە هەرێمی کوردستان و پارەی ئەو کاڵایەنەش دەسێتە گیرفانیان. ئەو ڕێکەوتنەی کە لە ڕابردوودا لە نێوان هەولێر و بەغدا ئیمزای لەسەر کراوە چەندە وای کردووە جموجۆڵە بازرگانیەکان لە دەواازە سنووریەکان زیاتر بکات. هاوڵاتیان سەبارەت بە ئەو پارەی کە دەدەنە گومرگەکانی هەرێمی کوردستان چی دەڵێن و نرخی ئەو کاڵایەنە لە بازار بە چ شێوەیەکە حکوومەت بەرپرسان هاوڵاتیان چ ڕاو بۆچوونێکیان لەسەر ئەم کێشەیە. سەبارەت بە بەو بەرهەمانەی کە ئێوە هەتانە باڵێ گومرگ پارەی زیاتر وەردەگری بە بەراو لەگە ساڵانی ڕابرد و گلەیتان هەیە یاخودنا؟ باڵێ زیاتر وەردەگری نمونە ئەو پادە پێشتر دەماهینا بە 70 دلاری باش تا 5 نۆتی دەمافرۆش ئێستا 95 خۆمانە بە 120 فەرقی کردو کەوایە تقریبا لە سەتی 15 باش ئەو کاتەی کە تۆ ئەم بەرهەمە لە ئیبراهیم خەلیل داخل دەکەیت هەندێک جارش دەڵێن لە بەسڕای جیاوازی هەیە لە نرخ مەوادەکانی وێ کۆریە عەلەکسەر ئەو لایە تورکیا سعرەکانیان فەرقیە اختلاف کامە باشترە بۆ ئێوە بۆ ئێمە وەڵی ئێستا تقریبا تورکیەکەش وەچ کۆریخی لیان چۆ گومرکیان گران کردووە گرانیان ئەدیسۆن کەوایە دایبەزێن باشترە بۆ بازاڕەکە عەرەقی تێ دەکەوێت تۆ دەڵێ منم وەکالەم هەیە چەندین وەکالەی جۆر بە جۆرم هەیە ساڵانە بای چەند میلیۆن دۆلارێک مەواد داخلی کوردستان میلیۆن تا 4 میلیۆن دلاری ئەم نەشێدێ ئەشیای دەینی تێبینیت چێ لەسەر خاڵەکانی گومرجی گومرگەکی زۆر وەردەگرن خەیالیە گومرگەکە چۆن ئێستا ئەمە پێشتر شەریکە نەبوو کردمە شەریکەکەنە پێش شەریکە 90 وەرەقیان وەرگرت هەر تڕێلەی ئێستا 4600 دلار 4500 فاتۆرەمەیە فاتۆرە هەر سیارێک تڕێلێ بەڵام ئەو ئاسایینی لە هەموو وڵاتێک لە هەموو عێراقۆی لێکردنە ئاسایینی لە هەموو دەوڵەتی دنیایە نییە پێشترەوە نەبوو لە پاش ئەوەی 16 ئۆکتۆبەر گومرگی عێراقەکە هەموو کردە یەکدری دەنا پێشانەوە ئەوە زەرەرەیان ئەرێ وەڵا زەرەر بوو سیارەش زیاتر عەرەب داهاتن لێرە دەیان برد ئەشەش زیاتر دەیان برد ئێستا گومرجی هەموو عێراق بوویتە یەکدری کابرا لێوێ داخل دەکات دوای لێرە گومرگ لێرە نیزامەیە قانون هەیە سیارێک بینی پارەی یەک گومرج دەدەیت ئێستا لە بەسڕایی کابرا 10 سیارەی دەینی پارەی 2 سیارەی دەدات کەوایە ئێستا ئێمە سیاسەتی گومرگیمان زەرەری ئەرێ وەڵا زەرەر 100%ی زەرەر چی بکە ئێستا تۆ ئەگەر تاجیر هەیە برادرمە تاجرە لە بەغدا هێنارم 10 سیارەی دەینی پارەی 2 سیارەی دەدات 10 کیلۆ دەکەن لە چێن دەرێت لە بەسڕای لە بەسڕای غێر قانونی نییە غێر قانونیە بەرەم خۆ لەگەروێ نیمە غێر قانونیە بەس تاثیر لە تیجارەتەکەی مە دەکات کە من ئێستا 10 سیارەی بینم لەسەر 46 وەرەقی 46,000 دلار دەکات سیاسەتە 9000 دلاری دەبزان چەندی فەرق باشە تۆ شتێکت زۆر داخلی گومرگ دەبیدێ و دەڕۆی شتێک لە دڵتە دەڵی خۆزگەم بە وەزارەتی دارایی یان بە بەڕێوەبەری گشتی گومرگ وان بگوتوە بەس گومرگکەی بین نەخوارێ تیجارەتەکە باشترە ئەمە ئیسفادە دەکەین حکوومەتیش ئیسفادە دەکات خەڵکی ئیسفادە دەکات تیجارەتی پێشان تیجارەت هەل لێرە بوو ئێستا نەماوە چتە بەغدای هەموو زیاتر سیارەش لەو لای دێتن عرب دەها لێرە سیاری ڕقم عەربی کاڵای ئێوە گران بووە تەمان نەگەم گومرج زیاد دەم پارەکە دایمە سەر ئەوەی خۆم نایم لەجیفانی خۆم بدەم تۆ کاسبکاری ئەشیایەکانت هەموو لە دەرەوە دێت تەعاملی گومرگەکان چۆنە ینی پارەیان زۆرە زۆر نییە زۆر دەمینێنەوە زۆر نامینێنەوە زیادە زۆر زیادە چی زیادە بۆ نمونە چی زیاد ئێستا پێشتر کەمتر بوو ئێستاکە لە سێتەرەکان زۆر زیاتریان لێوەردەگرن کام سێتەر ئەو سێتەرەکانی کە داخل دەبی کە داخل دەبی ینی بۆ نمونەم قایشە پێشتر بە چەند بۆ ئێستا بە چەندە ئەستەخەرەوە سەر لەوە ناتن مەسارە لەوە دیاریکەم بەس کاتی خۆی دەهات کەمتر بوو ئێستاکە لە شەریکەی دەستینەوە باشە ئێوە ڕوون دەهێنن لە دەرەوەی وڵی تعاملی خاڵەکانی گومرگی وەکو کاسبکارێک شتێبینیەکت کردووە حەز دەکەی باسی چی بکەی بەوەی کە بە بەرپرسان چارەسەری کێشەکە بکەن بەڵێ پێشەکی بەخێرتان دەکەم زۆر سپاس بخاتنتان لە گومرگی برایم خەلیل خاستن برایم خەلیل هەر مادەکی دێنی ئاویەکی ڕوون دێنی تەرەکی ڕوون دێنی هەر مادەک و دەبەکی لێ دەبن ئەمە پێدێ سمپل فعسکردنی نمونەی دەبن لۆ وەکو فعسکردن لە پاش 3 ڕۆژی دەرێن ماوەدەکەت باشە بەکەلک دێ بیفرۆشە ئەگە نادرێن دەبی
دەگرێتەوە دێن دەست بە سێدا دەگرێت باش بەڵام دەبەکانی دەبنە مامڕونەکان دێنی کوالیتێکی باشە هەمووی لە فعز دەردەچی باش. بەڵام کە دەردەچی دەبی لۆ مامگەڕێنەوە ناگەڕێنەوە. نایگەڕێنەوە یەکەچی لە باشماخیش بە هەمان شێوە عینەن هەر مارەک و هەر ماوەدەک و مادەکی لێ دەبە مەسەن بۆ نمونە 15 لە 20 دەچ لە 20 لە هەر بابەتەکان دەبەچی دەبە باشە ئەوە نەگەڕانەوەی مادەکانی ئێوە بەرهەمەکانی ئێوە شتێکی نایاساییە بەلای ئێوە بەڵام بەدەر لەوە ئەو کاتێک کە پشکنین دەکەن بۆ کوالیتی ڕوونەکەتان ماوەی زۆر دەخانی یان کەم دەخان سێ ڕۆژی دەخانی باشە. باشە زۆر چاکە هیچ سەبارەت بە گومرگ ڕازی زۆر ڕازینە دەستیان خۆش بلو فعسەکە بە سیوادارم بە بەردەوام سەبارەت بە پارەی گومرگ زۆریان کەمە هیچ عیبی نییە عیبی نەخر گومرگەکەشی باشە بەڵام ئەو دەبانەی لەمە دەبن بیگەڕێنەوە باشە لەبەوەی هەموو تەکلیفە ئێوە زۆربەی کاڵاکانتان لە دەرەوە دێ تەعاملی گومرگەکان چییە؟ پێشتر کوردستان بازاری ینی سەرچاوی گشتی بازاری عێراق ئێستا وایە یان ئێوە لە کوردستان احتیمان لەسەر خاڵە سنووریەکان ناکەن نا ئێستا هەموو احتیمادمان لەسەر دەرەوەی هەیەک احتیمادیشمان لەسەر کوردستان نیە و لەسەر عێراقیش نیە ینی ماوەدەکان لەسەر کە داخلی کوردستان دەبێت بەڵێ. چێ دەهینێت؟ ئێستا پێشانەکە ماوەدەکانمان کە لە سین دەهینا بە بەندەر عەباسدا دەهات لە دوو بەشمان دەهینا عینە داهاتەوە بەندەر عەباسی دواتر؟ داهاتەوە باشماخ باشمە بەڵام دوایی لێرە حکوومەتی هەرێمی کوردستان قرارێکی دەرکرد دەبی هەموو شەهادەی منشەی ماهەوی ئەو شەهادەیەش شەهادەی SGSە باش ئێستا لە باشماخ ئەو شەهادەیە ئیشی پێ دەکرێت لە ئەسڵدا یعنی هیچ شتێک نییە بۆ ناوی ئەو شەهادەیە کە ئەوان ئیشی لەسەر دەکەن لە خاڵە سنووریەکان خاستن لە باشماخ باش ینی لە باشماخ شەهادەی SG دەوێت SGS SGS بەڵێ ئەو بەڵام لە شوێنی تر ئەو شادەی ناوێت نە لە بەسڕای ئەو شەهادەی ناوێ هەرچی دەینی بینی. هەرچی دەینی بینە هەرچی دەینی بینە ئێستا ئێستا ئەوە زەرەر بوو زۆر زەرەرە یعنی ئەو شەهادەیە پارەیەکی یەکزار زۆر تەکلیف دەکا ئێستا ئەمە کۆنتێنەرێک لە بەسڕای هەتا هەولێرێ تقریبا 11 وەرەقەی دەدەین بەس کرێی نەقلەکەی بەس نەقلەکەی ئامادەینە 15 وەرەقەی بدەنە حکوومەتی هەرێم لە باشماغی بەس ئەو ئەشیاء لە بۆ بەسڕای باشماخ بۆ حاجی ئۆمەران حاجی ئۆمەرانیش عینەن مێرسینە کولفەیەکی زۆر تەکلیف دەکا عینەن ئەوی شەهادی SGS باشە دەواازە سنووریەکانی کوردستان باشماخ حاجی ئۆمەران چوزانم ئیبراهیم خەلیل سێمێلکە جیاوازیان هەیە لە گومرگات پارەی گومرگی نانە هەموو یەک نەوع گومرگ هەموو یەک نەوع و یەک نەوع سیستەمە تێبینی لەسەر ئەدای خاڵە گومرجەکان چۆنە پێشەشی بە خێراتنی تەلەڤزۆنەکەتان دەکەم ئەمە لێرەکە بە حکمیوەی ئەشیای نوێ دەفرۆشین و ئەشیای کەون دەفرۆشین بازارماوەچی پێشترێ نمایە لە بەرچ لەبەرەوەی سیارە نایە بە لێدرایی یەک سیارە دێ گومرجی زیادە گومرجی مەسەرەن ئێستا یەک ڕەنجۆڤەر گومرجی ویتە 150 وەرەقە 150 وەرەقە زۆر پستن 6 پستن 120 وەرەقەیە بە هاتنەوە ئەوە کابرا ئەوە نایەتنەوە چەند مانگە نەهاتیە تەسیری لە بازار ئەدیگو ئەم من ئێستا شای لێدرامێ دو سارە وەڵڵاهی بای دەفتەرێکم نەفرۆشتێ دو سارە لە ڕەنجۆڤەری پێشێک بای 50 وەرەقەیە ئەوە یەک دووەم چشت گومرگ لە بەسرایە حاویەکەگە پەنجابی لەکنەمە سەتە گرانترە دوو قات حتا ئێستا گومرجی منە هاتە خوارێ ئێستا ئەمن ئاویە مینەیە خواوەچیل بە 46 وەرەقەی لە سینە تا هەولێرێ ئێستا ئاویە مینایە دەرە یەک دەفتەر باشە نەهاتنی سیارە ئەوانی کە لێدراون زیانی گەاندۆ بە کەس زۆری زیان زۆر ئەشیا نافرۆشرێ نافرۆش یعنی ئێستا سوالك ئەمن ئەلێرە مەسەرەن دەچمە دوبەی سیاری دێنم کریتی تیارێ لە حکومەتیش استیفادە لۆ منیش استیفادە دەینەوە ئێرە حکومەت گومرجی وەردەگری ئێستا هیچ گومرگە نەما ئێستا ئەمن 6 مانگە یەک ئاویە مینەیە پێشتری هەموو مانگونی وەک دوو مانگ جارێک ئاویەکەم دەینا 6 مانگە ئاویەکەم نیە بە دوو سای نافرۆشم بەخۆر لەوەتەی لە نێوان هەولێر و بەغدا ڕێکەوتن ئیمزا کراوە سەبارەت بە یەخستنەوەی خاڵەکانی گومرجی یاخود دەواازەکانی گومرجی هاوڵاتێکی زۆر کاسبکارێکی زۆر دەڵێ بازارمان نەماوە کوردستان پێشتر ناوەندی بازرگانی بوو ئێستا لاواز بووە ئێوە تا چەند ینی پێتان وایە ئەم ڕێکەوتنە لە زەرەری خەڵکی کوردستان بوو یەکەمیان ئەم ڕێکەوتنە لە بینی ئێمە ناوەندە پێداویستێکی حتمی بوو لەبەرەوەی گومرگ لە هەموو عالەمە
ئەبێ مرکزی بێ بە حکمی ئەو بارودۆخە سیاسی کە هەرێم لە پێش ڕوخانی ڕژێمی پێشووە و دوای ڕوخانی ڕژێمی پێشوو کە ئێمە خاوەنی پێناسەیەکی گومرجی بە خۆمان بووین ئەمە مەقبول نییە. خەونی ئێمە ئەوە بوو کە پێناسەیەکی یەکگرتوو لە هەموو عێراقا جێبەجێ بکرێ، خواستی دۆستەکانمان بوو، بۆیە بە خۆشحاڵیەوە لە حەڤەی دوی ساڵی 2019 ئەم پێناسە یەکگرتووە لە عێراقەوە کە ئەتوانم بڵێم بنچینەی پێناسەکە پێناسەی گومرجی هەرێمی کوردستان بوو هاتەکایەوە. بەهۆی ئەم پێناسەیەوە ئێستا لە هەموو دەواازەکانی عێراق و هەرێمی کوردستان یەک شێواز ڕسوماتی گومرجی وەرەگیرێت، یەک شێواز ڕسوماتی گومرجی وەرەگیرێت، بەڵام جیاوازی هەیە لە جێبەجێکردنی ئەم پێناسەیە بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە بە تایبەتی فترەیە کە لە عێراقا ئێستا هاتوۆتەکایەوە بارگرچی هەیە، زۆرە لە جۆرەکان دەواازەکانی عێراق کۆنتترۆلیان لەدەستداوە، لەبەرەوە هەندێ بار هەندێ جوڵەی بازرگانی ڕووی کردوتە ئەوێ، بەڵام لە بەرامبەر ئەوە شەبەهۆی ئەو کەشە ئاسایشی و ئەمنی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە توانیومانە هەندێک جوڵەی بازرگانی تربیێنینەوە بۆ هەرێمی کوردستان. یەکێ لە خەسڵەتە گرنگەکانی جوڵەی بازرگانی هەموو وڵاتێکاوەیەک چون توانی کەشێکی ئارامی بۆ دروستکەی، دووەمیان کاتە. ئێمە هەم بەهۆی ئەو سیستەمە ئەلکترۆنی کە ئێستا لە دەواازەکانی هەرێمی کوردستانە و گومرگەکانی هەرێمی کوردستانە پێڕەوەگرێ توانیومانە مەبدەئی کات کەم کەینەوە. دومیشان ئەو ئەمنی ئاسایشە بەڕاستی هاوکاریی زۆر باشە بۆ ئەوەی کە جوڵەی بازرگانی لە هەرێمە ئەتوانم بڵێم نەگۆڕە. باشە سەبارەت بە دەواازەکان بۆ نمونە بازرگانی کوردستان زۆر باسی دەواازەی بەسڕا دەکەن، یعنی بەشێک لە هاوڵاتیان و بازرگانان دەڵێن کاکە ئێمە ئەگەر مەوادێک لە بەسڕاوە داخلی کوردستانی بکەین یاخود بە پێچوانەوە لە ئیبراهیم خەلیل داخلی بکەین، جیاوازیەکی زۆر دەبیندرێت لە پارەی گومرجی، ئەوەی بەسڕا زۆر هەرزانترە لەوەی ئیبراهیم خەلیل. جیاوازیەکە لە پێناسی گومرجییانە، جیاوازیەکە لەوەیە کە وتمان هەندێک جار کۆنتترۆڵیان بۆ ناکرێت. ئەمە وای لێ کردووە هەم بازرگانان هەم ئەوانەی کە لەناو دەواازەکانە سوء ئیستفادە لەم بارودۆخە بارگژەی ئێستای عێراق ببینن، کۆمەڵی بار داخڵ بکەن بە لەوانەیە بە گومرجێکی کەمتر یان بە شێوەی هەر گومرگ ناکرێت. بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە من چاو لەوان بکەم. بەڕاستی هەرێمی کوردستان ئێمە ڕەنج و ماندوو بنێکی زۆر توانیمانە ئەم دیسپلین و زەبتکردنی دەواازەکان و گومرگەکان لە هەرێمی کوردستان بێنینەکەیەوە. بۆیە یەکگرتنی پێناسی گومرجی لەوانەیە لە هەندێک بابەتەوە ئێمە زەرەرمان کردوێ، بەڵام خۆی یەکگرتنەکە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە بوو بۆ هەرێمی کوردستان و ئێمە زۆرە لە جۆرەکان لە ڕکابەری دەواازەکانی عێراق نەجاتمان بوو. بۆیە جوڵەی بازرگانی ئێستا لە هەرێمی کوردستان جوڵەیەکی باشە بەڵێ باشە و داهاتی گومرگەکانی هەرێمی کوردستان ئێستا بە بەراورد لە پێشتر بەرەو هەڵکشانە چێت و ئەتوانم بڵێم دڵنیایەکی تەواومانیاوە بە شێوازی کارکردن لە گومرگەکانی هەرێمی کوردستان کە ئەو بابەتانەی لە ڕووی تەندروستیەوە باش نین نێتە ناوە و ئەو هەڵسوکۆتانەی لە گومرگەکانەوە کرێ بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵانە ئێستا ئەنجامدرێت. باشە سەبارەت بە خاڵەکانی گومرجی دەواازە گومرجیەکان زۆر جاران هاوڵاتی گلەیی لەوە دەکات، دەڵێن ڕێنماییەکان تایبەت بە گومرگەکان زۆر جار بە باشی دیراسە ناکرێت. ئەوان بەڵگەشیان بۆ ئەوێ دەڵێت تۆ پێشتر ئۆتۆمبیلی لێدراو داهاتە کوردستان، داهاتێکی باش بۆ خەڵکی کوردستان بوو و داهاتێکی باشیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ئێستا قەدەغەیان کردو ئەو ڕێنمایان ئەوان تێناگەن، یعنی لەسەر چه ئەساسێک ئەو داهاتە لە کوردستان قەدەغە نەکراوە، بەڵام ڕێوشێنی دروست گیراوەتە بەر. ئێمە بە پەیوەندێکی زۆر باشمانەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆیە چەندی دانیشتمان کردووە و هەموو ئەو ڕێنمایانی کە دەرەکرێن بە هاوبەشی دەرەکرێن. بەڵام ئێمە بەڕاستی سیارەی لێدراو کە داخڵەکەین بە پێی ئەو ڕێنمایانە داخلیەکەین کە پێویستە تەندروستی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت. ئەبێ کوالیتی سیارەکان نییە زۆر مەتانوت کوالیتی سیارەکان لە ڕووی هوەنەریە و زۆر باش بووە. بەدەلەوە ئێمە هیچ ڕێگریەکمان نەکردووە بە مەرجێ ئەو دوو بابەتە لە بەرچاو بگیرێت و ڕێگە نەدرێتە. باشە کاک سامان قسە لەسەر داهاتوی گومرگەکان دەکرێت، زۆر قسەی لەسەر دەکرێت، دەڵێن شەفافیت نییە، کورەکە کەس نازانی ئەو پارەیە چی بەسەردێ. بە جددی ینی داهاتی گومرگی چ سوودێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟
یەکەمیان جێگەی شانازیە کە ئێمە ئێستا سیستەمێکی ئەلکترۆنی لە گومرگەکانی هەرێمی کوردستان لە دەواازەکانی پەروێزخان باشماخ و حاجی ئۆمرانمان جێبەجێ کردو ماوەی 2 ساڵە بەکارەوە لە ساسە ئەو سیستەمە سەرکەوتوو بووە لە هەفتەی پێشوە ئێمە لە بەڕێوەبەرایەتی گومرجی فڕۆکەخانەی هەولێر جێبەجێمان کرد لە هەفتەی داهاتووە لە فڕۆکەخانەی سلێمانی لە مانگی داهاتووە لە گومرجی برایم خەلیل ئەو سیستەمە جێبەجێەکەی ئەو سیستەمە بەڕاستی سیستەمێکی پێشکەوتووە شەفافە هەڵەوکەم و کوڕیتیانە ناتوانرێت نییە ئیشتیهاداتی مۆزەفی تیاجێ کرێتەوە و خۆی ئیشوکارەکانی ڕواوە ئەتوانم بڵێم لە ساسڵی ئەو بار و جوڵە بازرگانیانەی کە بە سیستەمی گومرجەیە تێپەڕێ بێت زۆر بە باشی داهاتەکانی نییە ئەنووسێت لە دەست پارەکە چی بس پارەکە هەمووی ئەگەڕێتەوە بە خەزێنەی وەزارەتی ئیدارەی ئابووری هەموو گومرگەکانی هەرێمی موچەی پێ دەدرێت بەڵێ بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو باخەی کە لە دوای نەوتەوە بە تەکمیلی گومرگ و باجەکانەکرێت باشە هەندێک کەس دەڵێن کاکە کۆمپانیا هەیە زۆر بەهێز کەسی دەست ڕۆیشتوو هەیە چوزانم کۆمەڵێک باز دەکەن بەڵام لەولاوە وەزیری دارایی سوپاسنامەیەک دەنێرێ بۆ کارمەندانی گومرجی دەڵێ زۆر پاک و ڕوونن ئەمە چییە مەسەلەوە چۆنە ڕاستیەکەی چییە بەڕاستی من بە سوپاس و سوپاسنامەی بەڕێز وەزیری دارایی ئابووریمان وەرگرت بەڕاستی ئەوە لێ تێگەیشتنی بەڕێزیان بوو بۆ ئەرکوماندووبوونی فەرمانبەرانی گومرگ لە ماوەی ڕابردووە کە نزیک بە 3 دەیەیە فەرمانبەرانی گومرگ ئەرچێکی پیرۆزیان لە ئەستۆیە و ئەتوانم بڵێم شادەماری ئابووری هەرێمی کوردستان لە پێش ڕوخانی ڕژێمە گومرگەکان بوو دوای ڕوخانی ڕژێمیش دووەم شادەماری ئابووری هەرێمی کوردستانە و فەرمانبەرانی گومرجی ئێمە نییە لە ساردمی گەرمە لەسەر سنوورەکان لە ژێر فشاری زۆر گەورە کاروبارەکانیان ئەنجامێن و زۆر دڵسۆزانە زۆر خەمخۆرانە ئیش و کارەکانیانەکەن بۆیە جەنابی وەزیری دارایی هەستی بەم هیلاشی مادووبوونە کردووە و ئەتوانم بڵێم سوپاسنامەیەکی شایستەی پێشکەش کرد بۆیە لەوە سەرچاوی گرتووە و گومرگەکان من زەمانەتی ئەوە ئەکەم ئەتوانم بڵێم بە بەراورد لەگەڵ عێراقا بە بەراورد لەگەڵ هەموو ناوچەکە گومرگەکانی هەرێمی کوردستان ئەو پڕی زەبط و ڕەبتی تایە دیسپلینی تایە. ماوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چوزارم لە ڕاگەاندنەکان باس لە بەرنامەی دەواازە سنووریەکان دەکرێت لەولا گلەیی دەکرێت دەڵێن بەرنمەیەکی کۆگیر نییە کە هەمووان کۆ بکاتەوە بە یەک بەرنامە ئاراستە بکرێن یەک سیاست هەبێت یەک کار هەبێت جیاوازێکی زۆر لە دەواازەکان دەبیندرێت وڵامت چییە بووە؟ ئێمە بێ ڕاستیەک هەیە دانی پیابین ئەویش ئەوەیە ئەم قۆناغی کە ئێستا هەرێمی کوردستان و کابینی نوێم تایە دەست بەکارە ئیمتیداد و درێژکراوەی کابینەکانی پێشترە و لە هەرێمی کوردستانە پێشتر دوو ئیدارە و دوو ناوچە و دوو زۆن هەبووە زۆر جار میکانیزم و ڕێنمایی کارکردنی ناوچەکان جیاوازیان هەبووە و یەکێ لەو خاڵانەی لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی نوێ هاتووە بریتە لە سڕینەوەی شوێنەواری دوو ئیدارەی ئێمەش لە سوارچەوەی ئەو کارنامەیە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە هەوڵمان ناوە بۆ ئەوەی کە یەکخستنی میکانیزمی کاری دەواازەکان ئیشی لەسەر بکەین و بە چەند هەنگاوێک لە 2008ەوە لیژنەمان نردەوە سەردانی دەواازە نێودەوڵەتەکانیان کردووە بە تایبەتی کەوای ئێوە کار لەسەر یەخستنەوەی دەواازە گومرجەکان دەکەن و لیژنەشتان پێکهێناوە لەگەڵ ئەوەشدا کاگیاسی هەندێک جار جێبیستی ئەوە دەبین دەڵێن لە فلانە دەواازە کاری قاچاق دەکرێت شتێک دەکرێت لە دەرەوەی یاسا ئەمان هەتا چەند ڕاستن ئێوە دەڵێن لیژنەمان ناردووە بە دوواداچوورمان کردووە چەندە ئاگاداری ئەم جۆرە ینی دەنگۆیانە بەڵێ لە ڕاستیە بەداخەوە بابەتی قاچاق ینی هەرچەند لە تایبەتمەندی زۆربەی زۆری سنوورەکانی دنیاە و بەداخە ئەو دیاردەیە لێرە شەیە کێشەی سنوور کێشەیەکی نوێ نیە لە هەرێمی کوردستانە هەر لە دوای ڕاپەڕینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێکهاتووە بابەتی ئاودیوکردن و ئامدیوکردن بە نایاسایی هەبووە لە ئێستا مەلەفی چارەسەرکردنی و کێشەیە لای بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەوان چەند کۆبوونەوەیەکیان لەو بارەیەوە کردووە لەگەڵ وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆ
و بڕیاری کۆتایی بۆ چۆنەتی چارەسەرکردنی ئەو بابەتە لای ئەوانەوە ئەدرێت و ئەو مەلەفێکی گەرم و زیندووە و بەدڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکە معالجەی پێویستی بۆ کرێت. زۆر باشە هەندێک جار ینی هاوڵاتی هەست بەوە دەکات بەشێک لە هاوڵاتیان هەندێک جار تەنانەت کابرا پەرلەمانتاریشە باز لە نەبوونی شەفافێت یان لە کەمی شەفافێت لە دەواازەکان دەکات بەجددی ینی چەندە شەفافەت هەیە لە دەواازەکان یعنی ئەو جموجۆڵە بازرگانی دەکرێت ئەو پارەی کە دێتە نێو دەواازەکان چۆن چێوە دەچی و چی بەسەدی و چۆرە مەسەلەکە زۆر بەدڵنیایەوە ئەچێتە جیرفانی حکوومەت و ئامارێکی دقیقە چێش ئێوێ لەو بارەیەوە بێت بۆ دادەچوونکە دەرگای ئێمە کراوەیە ئەوە لە دەواازەکان ئەڵێن ئامادەین لە وەزارەت ئەڵێن ئامادەین لە بەڕێوەتی گشتی گومرگەڵێن ئامادەین بەو پەڕی دڵنیاییەوە ئێمە ڕەنە کێشەکەمان لەسەر ئەوە بێ ئەو پارانەی کە ناچێتە سەر مەسەڵەن حسابێکی ڕسمی حکوومەت و ناچێتە سەر پسوڵە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ دیاردەی قاچاق کە باسمان کرد بەداخەوە بەرنامەتان هەیە بۆ چارەسەر بەدڵنیاییەوە مەلەفی چارەسەرکردنی کێشەی قاچاق وەکو لە وەڵامی پرسیاری پێشوە بە بەڕێستم وت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز خۆی سەرپرشتێکە خۆی سەرپرشتێکە لەگەڵ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بینە سەر کوالیتی کۆنتترۆل کە بەڕاستی دەردێکی گەورەیە لە کوردستان تۆ بازرگانێک دەبینی کەسێکە لە بواری خۆرا کار دەکات یاخۆ لە هەر بوارێکی تر باس دەوە دەکات دەڵێ کاکە کوالیتی کۆنتترۆلمان هەیە بەڵام کێشەمان لەوەدا زۆر جار لە دەواازەکانی سنووری کاڵای خراپ یاخود وەک پێویست داخلی کوردستان نەبی یعنی بەڕاستی ئەمە تەنیا قسەیە یان لە حەقیقەتدا ئێمە گرفتمان هەیە لە ئامێر و لە کادیر و لە شتانە ئێمە وا نزیکی بۆ 2 ساڵە چێ ئەو کۆمپانیایانەی کردی تایبەت ئیشی پشکنینەکەن لە دەواازە نێودەوڵەتیەکان لە ڕاستیە ئەوانش گرفتیان ئەوەیە کە بە پێی ستانداردێک ئەو موادانە کەشفک بڕێن پشکنن کە پێڵن ماسەفاتی عێراقی هەندێک جار ئەم ماسەفاتی عێراقی پێویستی بە ئەبدەیت و بە نوێکردنەوە هەیە چونکە ستانداردێکی نێودەوڵەتی هەیە بۆ نمونە مەسەڵەن ستانداردی ئەوروپی مەسەڵەن یا خلیجی لەگەڵ هی عێراقیە جیاوازی هەیە لەبەر ئەو ڕێژانەی کە بەبێ ستانداردی عێراقیە زۆر جار کۆنە یعنی ئەبدەیت نەکراوەتەوە نوێ نەکراوەتەوە ینی بۆیە بەڵام لە ڕاستیە ئەو مختبەراتانی کە ئێستا لە دەواازەکان کاری پێکرێ ئەجهزەی زۆر پێشکەوت و متتەورن و مەسەڵەن سەرمایە گوزاریەکی زۆر باش لەو بوارەیە کراوە ئێمە گرفتێکی ترمان لەو بوارەیە هەیە ڕەنە ئەویش پێێتە هەر زمنی ئەو بە قاچاخێنانەی کە بە پشکنینانایە ناڕوە وەزایدەن لە دەواازەکانی تری ڕێژەکەی زۆریان کەمەکە گیاسی قوربان ئەزانی من ئەگەر بە دقیقی شتێک بڵێم کەس ناتوانێت قسە لەسەر ئەوە بکە ڕێژەی قاچاقچێتی چەنە یعنی هەر ڕقەمەک بخرێت خۆ قاچاقکردن بە دڵنیای خۆ قاچاقکردن بە بەرنامە نییە مەسەڵەن هەندێک کەس ئەڵێ بە ڕێژەی ئەوەنە فڵان شت ئاوای لێ هاتووە بۆ نمونە لە مەوسیمی کاری بازرگانیە جاری وایە لە هاوینە لە زستانە هەر گاتە دەمە و بەهار حرەکەی لەسەر جیهازی فێنکەرەوە و لەسەر موبەریدە و لەسەر سپلیت و لەسەر ئەوانە زۆرە بێ کاگاتە زستان لەسەر فەرش و لەسەر فڵان و لەسەر ئەوە زۆرە بێ معنای ئەوە نیە کە لە مەوسیمێکە هەندێک بابەت حرەکەی تیجاری لەسەر نەما ئەوە علاقەی بۆیە کە ئەمە بە قاچاق ڕۆشتووە کەوایە ئەو ڕقەمانەی دەخرێتە ڕوو لەم ناو لەولا ڕاستی شتی مەسەڵەن تەقریبیە و بە بڕای من ئەچێ بە عەقڵی چ کەسێکە کە قاچاقچی بە پلان ئیش بکە سەبارەت بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاست بەنیازی چییە بۆ دەواازە سنووریە ئەوەی کە ئێمە لە هێڵە گەشتەکانی کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان خوێنمانەوە تێگەیشتنمان هەیە ئەم کابینەیە جیاوازە لە تا ڕادەیەکی زۆر جیاوازە لە کابینەکانی پێشوو لەبەرەوەی بەڕێکەوتنی سێ لایەنی سیاسیە و کارنامەکەی حکوومەت هێنراوە لە پەرلەمان خوێنراوەتەوە و ئەو هێڵە گەشتیانی لە بەر ڕۆشنایی ئەو ڕێکەوتنە سیاسیە دانراوە ئیش لەسەر ئەوە کە هەرێمی کوردستان یەک هەرێمی موحەدە و یەکیانی سیاسی یەکگرتووە و ئەبێ لە زاخۆ تا خانەقین هەموو یاسا و ڕێنماییەکان بە شێوەیەکی وەکو یەک جێبەجێ بکرێ ئەگەر فەرق و جیاوازیەک لە میکانیزمی کارکردنی فەرمانگەکانی ئێمە یان فەرمانگەی وەزارەتەکانی تر هەبوو بێ لەمەوە پێش بە دڵنیاییەوە لە ئەمری ئەم کابینەیە هەموو ئەو کێشانە چارەسەرەکرێ ئێمە بسمان لە ڕوونکردنەوەی ئەم بابەتانە بۆ میلەتەکەی خۆمان و بۆ هاوڵاتیانی کوردستان ئەوە نییە بەرگری بکەین لە ناشەفافی بەرگری بکەین لە قاچاق بەرگری بکەین لە دیاردەی مەسەڵەن پێشێلکردنی یاسا عنی مەبەستمانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا بکەنەوە کە ڕۆڵەکانی خۆیان بەو پەڕی توانا و بەو پەڕی ئیمکانەتی خۆیانەوە بەردەوام من شەو ڕۆژیان خۆ سەرێک بۆ ئەوەی باشترین شێوە خزمەتی ئەوان بکەن و ئێمە وەک هاوڵاتی وەک فەرمانبەرێک کە خۆمان لە ئاسی بەرپرسیارەتی خزمەتکردنی وڵاتەکەی خۆمان و نیشتیمانەکەی خۆمان نابینینەوە
بە هەموو توانامانەوە لە خزمەتی ئەم وڵاتی خۆمان و هەرێمی کوردستان و کابینین و وەزارەتەکەی خۆمان درێغی ناکەین و بە هەموو شێوەیەکیش ڕوبەڕووی ئەو کەسانە بینەوە کە پێشێلی یاساکەن و مەسەلەن تەندروستی هاوڵاتیانە خەنە مەترسیەوە و دیاردەی قاچاق و تەریب دیاردەیەکی جیهانیە مبەڕێری بۆ نایەنینەوە و بەڕێ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەو مەلەفیان لە ئەستوێ و بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکە ئیشەڵا و دیاردێش بنەڕاکرێت. خەڵکێکی زۆر لە ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسییان لە نەبوونی شەفافیەت و خراپی بەکارهێنانی دەواازە سنووریەکان کەوە خۆیان باسییان لێوە دەکرد بۆ هەندێک بەرپرسی دەستڕۆیشتوو بۆ کۆمەڵێک کۆمپانیا کە پارەکە ناچێتە گیرفانی خەڵک و حکوومەتەوە بەڵکو ئەو پارانە دەستنا گیرفانی خۆیانەوە. بەڵام وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایەکی دیکەی هەیە دەڵێ ڕاستە هەندێک جار لەم لاولەولا کردداری قاچاق دەکرێت ئەمەش دیاردەیەکە لە هەموو دنیا کردداری قاچاق هەیە بۆ تەواو کۆنتترۆلکردنی هەموو دەواازە گومرجەکانی هەرێمی کوردستان و دەواازە سنووریەکان خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جێگرەکەی و وەزیری دارایی و وەزیری ناوەخۆ لژنەیەکی تونوتۆڵیان پێکێناوە وا دەکەن کە بۆ لە مەودووە هیچ کەسێک لەژێر هەر ناوێک بێت نابێت کاری قاچاق بکات و نابێت خۆراک و کەلوپەلی ماوە بەسەرچوو بهێنێتە کوردستان و بە گیانی هاوڵاتیان ساق بکاتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.